بەیادی 27 ساڵەی دامەزراندنی پەرلەمانی کوردستان پیرۆزبایی لە سەرزەمگەری کورد و کوردستانەکەم. هیوادارم پەرلەمانی کوردستان ببێتە شوێنی یاسادانان بۆ بەرژەوەندی گشتی میلەتی کورد نەوەک شوێنی مزایدە و مزایدی سەر تیڤی و تەلەڤیزیۆن. ئەندام پەرلەمانەکانی کوردستانی خۆمان ئیشیان کردووە، ئیشی باشیان کردووە، بەڵام هەنێک کات سێرەکەی لایەن و کەسانی تر نایەن مەسەلەن ئەو ئیشانەوەکو پێویست بیگەێنن، ئەژنا ئیشی باشیان کردووە لەوەش باشترەکەن. هیوادارم ئەو قسانەی بەمگات بە هەموو بەرپرسەکانی کورد بە تایبەتی پەرلەمانتارەکان کە قسەکان سەبارەت بە شاری کەرکووکە. هیوادارم هەموو پەرلەمانتارەکان بتوانن ئاوڕێ لەو شارە بدەنەوە، ئیش لەسەر ئەو شارە بکەن، ئەوە تا کە بینین لە هەموو گوندەکاندا ڕۆژانە با بڵین دەڵدانەکانیان دەستورێندێ زەویەکانیان داگیر دەگرێ. هیوادارم لە سەرکردایەتی کورد بە تایبەتی لە جەنابی سەرۆک کاک مەسعود کە بتوانێت هەوڕێ لەو شارە بداتەوە. زۆر سوپاسان دەکەم.